سڵاوتان لەبێ شەوتان باش بێ هیوادارم کە هەمووتان تەندروستێکی باشتان هەبێ دڵخۆشم لە شەوێکی دیکەی مانگی ڕەمەزان و لە پرۆگرامی نۆڕادیۆ لەگەڵ توانە بینەوە میوانی ماڵەکانتان ئەم شەوی ژووک و هەموو شەوەکانی دیکە کۆمەڵێک بابەت و هەواڵی جوان و سەرنجڕاکێشمان بۆ هێناون هەر لە شکاندنی بایکۆت لە گەرمیان کیسەڵی ڕەنگا و ڕەنگ ئاماری تەلاق و کۆمەڵێک بابەتی تریش توانە سڵاو لێ بێت سڵاو لێ بێ چاوان تۆنی من باشە مەز بابزانم تۆ زۆر باش نیت هەرە وڵایەک تۆز ناساغم بەس هیوادارم ئێوە و بینەران زۆر باش بن گرنگەوەیە توانم بەرنامەکە بکەم لەگەڵ تۆیە ئینشەڵا هەموو لایەک تەندروست باشە بن وەکو چاوان وتی کۆمەڵێک برگە و بابەتی زۆر جیاوازمان بۆ ئامادەکردنەوەی کە ئەو باسی کرد و زایدەن ئەوەی کە شەوانی ڕەمەزان بازاری زۆر کراوەتەوە لە شارەکانی هەرێمی کوردستان دەچینە ئەو بازاڕانە بزانین چیتیایە خەڵک چۆن سەردانیان دەکات لەگەڵ کۆمەڵێک برگە و بابەتی زۆر جیاوازتر چی ویلایەتەوە توانە باو باوی بایکۆت و خوێندن و شکاندنی بایکۆت و بەتایبەتی لە سنووری سلێمانی لە دوای وەرزیەکەمەوە کە زانین کە ئیتر مامۆستایان و قوتابیان نەچونەتەوە ناو خوێندنگاکان تا ئێستا بایکۆت بووە بەڵام بەڕێوەبەری گەرمیان دوێنێ لەگەڵ سەرجەم بەڕێوەبەرەکانی قوتابخانەکانی گەرمیان کۆبووتەوە و لەگەڵیان داوای لێکردوون کە بگەڕێنەوە بۆ قوتابخانەکان و دەرزبەوانەوتنەوە بکەن و زۆربەی خوێندنگاکان ئەمڕۆ دەبینرا کە درگای قوتابخانەکان کرابوونەوە و خوێندکارەکان کەم تا زۆرێک سەردانی قوتابخانەیانە کرد و قوتابیان داوایان دەکرد کە مامۆستاکان بگەڕێنەوە و بۆ ئەوەی کە ئەمانیش بچنەوە سەر دەرس و خوێندنی خۆیان و ئیتر لە تاک و ئێرە بەستە و لەوە زیاتر خوێندنەکەیان نەفەوتێت پامنێری ئێمە زۆربەی قوتابخانەکان گەڕابوو ئەمڕۆ و لەگەڵ ئەوەش ئەزلایڤێکی بۆ ئامادە کردوین با بەیەکەوە بینەربین بلا كنتو واش خلاص سيدي ببورن دیارەوە بزانم بەس سێرتیانداناوە بەڵام کێشە نییە لە پەیج و سایتی 964 بە تێر و تەسەلی باسی ئەو بابەتە کراوە زۆر هەنگاوێکی باشە لە ڕاستیات چونکە ڕاستە مامۆستایان حەقی خۆیانەکە بۆ موچە بایکۆت بکەن یا هەر شارێکی مەدەنی بگرنە بەر بەڵام ساڵانە چاوان تۆ زانی لە سنووری گەرمیان و پارێزگای سلێمانی ئەمە ڕوو ئەدا دوجاریشە گەڕێنەوە بۆ وڵەکانی خوێندن لە خەمی منداڵان و قوتابیەکانە زەربێکی زۆریان بەرەکەوێت لەو کاتەیە هەنگاوێکی باشە لە ڕاستیە هیوادارم بگەڕێنەوە گۆڵەکانی خوێندن بۆ وڵا ئەوی جێگەی دڵخۆشیە ئیتر ڕەنگە لە سبینەوە زۆربەی قوتابخانەکان لەوێ کە بەڕێوەبەرەکان قسەیان کردووە لە قوتابخانەکان لە زۆربیان دەست بکرێتەوە بە خوێندن و خوێندن ئاسایی بێتەوە کە ئیتر ئەوش جێگەی دڵخۆشیە زۆر تا چیت لایە بابینە ئاماری تەلاق ساڵانە ئاماری جیابوونەوە و هاوسەرگیریش لە ئامانکادا بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان بڵاو دەکرێتەوە نازانم بڵێم ئەم ئامارانەی 2024 کە ئەمڕۆ بڵاو کراوەتەوە جێگەی دڵخۆشیە جێگەی نیگەرانیە بۆ هەندێک شار جێگەی دڵخۆشیە بۆ هەندێک شاری تر وەک سلێمانی جێگەی نیگەرانیە من ئامارەکەتان بە خێرایی پێڵێم تەمەنەمە لە یەکی 2024 تاوەکو 31 2024 وەرگیراوە ئەم ئامارە بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان 51,018 پرۆسەی مارە بڕین لە دادگاکان بەڕێوە چووە واتە زیاتر لە 51,000 هاوسەرگیری ئەنجام دراوە لە بەرامبەردا 12,384 جابوونەوەش تۆمار کراوە کە ئەمە ڕێژەیەکی زۆرە مقابل بەو ڕێژە هاوسەرگیریە ینی ڕەنگە بکرێت کەمتر بکرێتەوە و دەست بخرێتە سەر و هۆکارانەی کە بۆچی بەو شێوازە جابوونەوە زۆرە لە هەمووی جیاوازتر ئامارێکە یاڵێن 98 پیاو بە ڕەزامەندی بە شێوەیەکی یاسایی لە دادگاکان ژنی دووەمیان هێناوە ئێستا و ژنانەی کە لەگەڵ ئەو مەسەلەیانین یان و ڕێکخراوانە مەیان پێ ناخۆشە بەڵام ئامارەکە وایە بە شێوەیەکی یاسایی بە ڕەزامەندی هەردوو لە 98 پیاو لە ماوەی ساڵی 2024 توانیوێتی ژنی دووەم لە دادگاکان مارە ببڕێ سەبارەت بە شارەکانی دیکە
یعنی ئەوەی کە هەیە لە هەولێر و لە گەرمیان و لە دهۆکیش پرۆسەی هاوسەرگیریکردن زیادی کردووە لە بەرامبەردا تەلاق و جیابوونەوە کەمی کردووە بەڵام بەداخەوە پێچوانەوە لە سلێمانی پرۆسەی هاوسەرگیریکردن کەمی کردووە تەلاق زیادی کردوواتە سلێمانی جیاوازە لە ناوچەکانی تر بە کۆی ئەو ژمارانی کە دانراون لە سلێمانی هاوسەرگیری کەمی کردووە تەلاق زیادی کردووە سەرجەم ژمارەکان لە ماڵپەڕی 1964 هەیە لە پێیجی 1964 دانراوە دەتوانن ئەگەر حەسکەن زانیاری زیاتر و ژمارەی زیاتری لەسەر بزانن لەسەر ئەو ئامارانە تەماشای بکەن ئامارەکان چۆن نەبینی چاوان تۆ وڵی بەکوی گشتی هەمووی دڵخۆشکرد بوو بەڵامەوەی کە لە سلێمانی ڕێژەی تەلاق زیادی کردو لە هاوسەرگیری بەڵام لە دهۆک و گەرمیان و هەولێرۆکۆی کە باست کردو ئاماژەت پێداتۆ هاوسەرگیریکردنەکە زیاترە لە جیابوونەوەکە ئەمە هەنگاوێکی زۆر باشە دڵخۆشکەریشە بە هیوان کە ئیتر لە سلێمانیش ئەو کێشانە چارەسەر بکرێت و ئەوانیش بێنە ڕیزی شارەکانی ترەوە هەداری توانە بابەتێکی سەرنجڕای کێشمان هەیە باشە لە زیندانی چاکسازی بابل تاکە زیندانیەکی لێ کە کووردە و کارمەندێکی کوردیش لەو زیندانیە لەوێ کارمەندە بەڕێوبەرەکەی بانگیەکات لێ پرسێت کە کەسێک لە ناو زیندانەکەیە کووردە بەڵام تووشی نەخۆشی لە بیرچوونەوە بووە ئەوەندەی لەبیرە کە خوشکێکی هەیە لە شاری ڕانیەیە و ئەوە ماوەی ساڵونیوێ کە بێ لەوێ زیندانی کراوە هیچ سۆراخێکی نەکراوە ئەوەندەی کە باسەکرێت ئەم زیندانیە خەڵکی پێنجێنە ئەوەندەشی لەبیرە کە خوشکێکی هەیە لە ڕانیەیە پامێری ئێمە ڕۆشتۆتە لای ئەو کارمەندەی چاکسازی زیندانی چاکسازی ئەو لەوێ باسی کێشەکە کات و باسی ئەو کەسەمان بۆ کات بابێکەوە بیان بینین مامۆستا فەهمی لەسەر ڕۆژی ڕابردوودا بەڕێزت پامێکت بڵاو کردەوە کە هاوڵاتیەک لە سزنی بابل مرکزی لە حیلە گیراوە ماوەی ساڵ و نیوێکە لە کەسوکاری دابڕاوە یاخود کەسوکاری ئاگادارین کە ئەو کەسە لەوێ گیراوە ئەم بابەتە چۆنە کە بۆمان ڕوون بکەیتەوە بەڵێ پێشی بە خێرەتنان دەکەم بە خێراتی تۆڕی میدیایی 1964 دەکەم سێ چوار ڕۆژە زۆر بە مەسلەی ماندی بوون بەڕاستی دەستخۆشتانێ دەکەم کابراەک بە ناوی علی حوسێن محەممەد بابان علی محەممەد حوسێن بابان دەستبەسە کراوە لەو شوێنەکەم داوامی لێ دەکەم لەو بەشەی کە ئەویش دێتی بە تەنیا ئەو کووردە بەشەیە منش بە تەنیام کوردم یان لەو ئەو جێم لەو سزەم داوامی لێ دەکەم پامەکەی بە من گەیاندەوە بەڕاستی پەیامی چی بە تۆ گەیاندەوە چی داوە بەدەستی تۆ وەڵای وەرەقەچی بۆ نووسیوم ناوی خۆی نووسیوە ناوی خوشکەکەی نووسیوە مدیرەکەم ئاگداری کردمەوە گوتی کوردێک لێرە گیراوە بۆ شتێکی بۆ ناکەی بزانە کە سوکارێکی بدۆزیەوە بێ سەردانی بکەن کەسی نییە سەردانی بکە کەس نهاتە سەردانی بزانە شتێکی بۆ ناکەی بڵای بکەیەوە ئەمەش وەکو ئەوە پێم گوت ئەوە پێیان بکەم بۆ بنووسە و بڵای دەکەمەوە وەکو ئینسانیەت لە ڕای خوای گەورە پەیامەکەش خۆی نووسیوە علی محەممەد حوسێن بابان ئەوە ناوی خۆیەتی بەڵێ ناوی خۆیەتی دانیشتی پێنجوێنە یعنی وەکو منداڵشتە منداڵی نەبووە خێزانیشی نماوە کۆچی دوای کردووە خوشکێکی هەیە بە ناوی مبین محەممەد حوسێن بابان دانیشتی ڕانیەیە لەو بەری جۆگایە ئەم دەمەوێت ئەو خوشکێ بدۆزمەوە بەڵکو سەردانێکی کە و بۆ خۆی وتی بەس ئەم خوشکەم هەیە خۆت ئایمامی کە سوکاری تری کەسی نییە بەو خۆی کاکە تووشی لەبیر چونەوە بوو یعنی بەڕاستی تاوەندەمان پێنووسی زۆر بە زەحمەت و کابرا بە تەمەنە ماڵی تقریبان 61 ساڵ دەبێ 6 ساڵ دەبێ تووشی لەبیر چونەوە بووە تاومان پێنووسی زۆر بە زەحمەت بەڕاستی ئەگەنا کەسوکاری چۆن نییە تۆ قابلە لە عاشیرەتە کەسوکاری نەبێ مامێک خاڵەیەک بەس تووشی لەبیر چونەوە بووە ئەوەندەی لە زەیریدا بۆ ئەوەندەی گوتووە ئەی نایوت هۆکاری ئەوەی کە گیراوە چییە 2023 بەس لەسەر ناوهینانێ حزبێکی کوردی ناوی حزبێکی کوردی هیناوە دەست بەسەر کراوە هەر کەسێک زانیاری هەیە لەسەر خوشکەکەی بە ناوی مبین محەممەد حوسێن بابان کچە خوشکەکەشی ئاسیا معسووم تۆفیق ئەو کچە خوشکێتی ئەوانە دانیشتی ڕانێنە دەمێت لە ڕێگای تۆڕی میدیایی 1964 پەیامەکە بڵاو کرێتەوە بەشکم کە سوکاری بدۆزمەوە و سەردانی بکەن کۆ تۆ لەوێ لە دەوام بووی ئایا ئەم هاوڵاتیت لەوێ دەبینی یعنی گفتوگۆر لەگەڵی دەکەێت یان چۆن بەڵێ لە نزیکەوە دەیبینم ئەو هاوڵاتیە بەڕاستی تووشی لە بیر چونەوە بووە بەتەمەنە بەزەین پێدادێ بەڕاستی یعنی سەیری دەکەم خۆم بۆ ناگیرێ
چەند جارێک لە بەرامبەری ڕاوستاوم لەبە دڵپڕی و ئەوم قسەم بۆ نەکراوە بەجێ مێشتۆ دوای هاتم بۆ سەردانیم کردەوە داوا دەکەم لە ڕێی تۆڕی میدیای 964ەوە پەیامەکەم بڵاو کرێتەوە بەڵکم ئەو هەر کەسێک ئەو خوشکێ دەناسێ دانیشتوی ڕانیەیە ئاگاداری بکاتەوە یاخود پەیوەندی با تۆڕی میدیای 964 بکە بە ناوی مبین محەممەد حوسێن بابان دانیشتوی ڕانیەیە لەو بەری جۆگایە دادەنیشی کچە خوشکەکەشی بە ناوی ئاسیا معسووم تۆفیق داواکارم لە دەڤری ڕاپەڕین هەر کەسێک زانیاری ئەو ناوە هەیە یان ئاگاداری کاتەوە پەیوەندی بە وەڵامە کەیسێکی جیاوازە چاوان بەڕاستی یعنی کەسێک لە حلە کورد بێ گیرا بێ لەوە جیاوازتر ئەوەیە کە ئەم پۆلیسە کوردە سێری سوڵتوەیە لەوێ ئەوانە هیوادارین کە سوکاری ئەو راپۆرتە ببین و لە ڕێگەی ئەو راپۆرتەوە بتوانن پێشاد ببنەوە بیدۆزنەوە چاوانە میوارە بابەتێک ڕووی داوە لە یعنی لە ڕووی ئینسانیەوە تۆزێک ئەگەر وابێ بیری لێ بکەیتەوە تۆزە زەحمەتە لە ڕاستیە لە دوو سپورمات و زۆریش منداڵێکی 2 ساڵان براوەتە نەخۆشخانە ئەم ئێوارە ئەم منداڵە گوایە دەستدرێژی کراوەتە سەر بریندار بووە و پەردەی کچیشە پەردەی کچێنیشی نەماوە بۆیە بەڕێوەبەری نەخۆشخانەی دوو سپورمات و قسەی بۆ 964 کرد دەڵێت لەبەر ئەوەی ماڵەوەیان قسەی گۆڕیوە باوکەکە وتێتی کەوتووە لە سەربان و ماڵەوەیان وتێتی سیارە لێدا و ئەوانە گومانیان هەیە کە ئەمە دەستدرێژی کرابێتە سەر ئەم منداڵە جار ینی گومانیان لە باوکەکە هەیە بەڵام هێشتا ساغ نەبووتەوە و گومانیان لەوە هەیە کە مادام قسەیان گۆڕیوە ئەم کەیسێکی جیاوازە بێت و ئەوان لێکۆڵینەوەکانیان دەست پێ کرد و پۆلیسیشیان ئاگادار کردەوە جا ئێوارە ئەمە ڕوویداوە من ئێستا بزان و زانیاری زیاتر لە سیروانی پامنێرمان لە دوو سپورماتوەوە تەلەفۆنی بۆکەم هەر لێرەوە بزانم ئەگەر وەڵام باتەوە زانیاری زیاتری لێ وەرەگرین بزانم وەڵاممان سیروان سڵاوت لێ بێ سڵاو قوربان ئەو کەیسەی ئێوارە ئەو منداڵە 2 ساڵانە کە برایە نەخۆشخانە وتیان دەستدرێژی کراوەتە سەری چی زانیاری زیاتر هەیە لەسەری چی دەرکەوتووە تا ئێستا ئەوەی کە پەیوەندیمان کرد تۆزە پێش پەیوەندیمان کرد بە بنکەی پۆلیسی سلێمان بەگەواڵی باوکەکەیان گرتووە دەستگیر کراوە باشە منداڵەکەیش ڕەوانەی نەخۆشخانەی ئازادی کراوە تاکو و پشکنینی بۆ دەرنەچوو تاکو و بەگەر ڕانەگەێنێ بابەتەکەی کلا نەبێتەوە باوکەکە با بڵێن بەرنادرێ ئازاد ناکرێت بۆ پێیکەوە ئەمان دوو شێوە باسییان کردو مۆزوعەکە باوکەکە وتێتی لە سەربان کەوتۆ خوارەوە بنەماڵیشی دایک و کە سوکاریتیانە سارەی داوە ئەمە جێ گومانە ڕاستیەکەی بۆیە باوکەکە جێ گومانە و ئێستا دەستگیر کراوە و لە بنکەی پۆلیسی سلێمان بەگ و چاوەڕێی پشکنینی کۆتایی سیروان منداڵەکە ئەوەندەی تۆ بە دووادات چوونت کردووە لە نەخۆشخانەیە چی بەسەر هاتووە ینی دۆخی تەندروستی چۆنە ئێستا خۆی بابەتەکە بەم شێوەیە بوو دیارایوارەی ئەمڕۆ منداڵێکی 2 ساڵان بە برینداری گەێنرایە بەشی فریاکەوتی نەخۆشخانە و بەشی نەخۆشخانە پزیشکان ئەوەیان پشکنینیان بۆ مناڵەکە کرد تەماشا دەکەن منداڵەکە هەردوو قاچی بریندارە بە تایبەت هەردوو ڕانی بریندارە و حوزشی زیانی پێگەشتووە بەڵام ئەوەی جێگەی سەر سوورمانە دوای ئەوەی پزیشکانی پسپۆرت پشکنین بۆ مناڵەکە دەکەن دەبینن منداڵەکە پەردەی کچێنی لە دەست داوە ئەمەش تووشی شۆکیانی کردووە دوایە کە پرسیار لە کە سوکارەکەی دەکەن ئایاوکاری برینداربوون و لە دەستدانی پەردەی کچێنی منداڵەکە چییە ئەوان لە وڵامدا ئەوەی کە باسمان کرد باوکەکە و توێتی لە سەربان کەوتۆ دەخۆرە و دایکەکەش یاخود کوڕەکانی براو کە سوکارەکەی وتیانە سارەری داوە پاشان ئەوە جێ گومان بووە لای پزیشکان کەوتنەتە گومانەوە ڕاستەخۆ پۆلیسیان لیاگادار کردوتەوە دوای ئەوەی کە پۆلیس گەشتۆتە نەخۆشخانەی قەزاکە دەستی بە لێکۆڵینەوە کردووە و لێکۆڵینەوەکان تام ساتش بەردەوامە و منداڵەکە هەر لە دوای ئەو ڕووداوەش بەهۆی ئازار و برینیەوە ڕەوانەی نەخۆشخانەی ئازادی شاری کەرکوو کراوە بۆ ئەوەی پشکنینی زیاتری بۆ ئەنجام بدرێت منداڵەکە تەمەنی 2 ساڵ بۆ 2 ساڵ و نیوە ئەوەی کەوا نەخۆشخانەی پێڕاگەیاندین خەڵکی ناحیی سلێمان بەگە لە سنووری خورماتوو وەکوی ئاماژەمان پێکرد تاو سیروان سواس بۆ زانیاریەکانت من ئێستا تەلەفۆنەکە داخەمەوە سواس دەکەم حتمما هەر زانیاریەکی تر هەبێت سیروان پامنێرمان لە دوو سپورماتوو کاروان لە کەرکووکەوە لەسەر ئەو کەیسە دەست و دەم دەیدەن بەر 964 و ئێمەش بڵاوی دەکەینەوە هەر ڕاستێک لەسەر ئەو بابەتە ڕووبدات بەداخەوە ناخۆشە بەڕێ ڕاستە
توانە هەواڵێکی ترمان هەیە دوێنە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر بڵاو بووە کە هونەرمەندی ناوداری کورد مستەفا ئەحمەد بارودۆخی تەندروستی تەواو نییە زوو لەناو تۆڕی کۆمەڵایەتی دەنگیدایەوە و هەموو بە دوواداچوونیانە کرد بۆ ئەم هەواڵە بزان ئاخۆ تا چەند ڕاستە مستەفا ئەحمەد هونەرمەندێکە لەناو خەڵکا زۆر بە مستەر یا بە وەستا عەلی ناسراوە بەهۆی کارە هونەرەکانیەوە پەیامنەری 1964 قسەی لەگەڵ هونەرمەند مستەفا ئەحمەد کردو ئەو باز لەوە دەکات کە 3 ڕۆژ لە بوژانەوەی دڵی سلێمانی بۆ بەڵام ئێستا گەڕاوتەوە بۆ ماڵەوە سوپاس بۆخوا ئێستا تەندروستی باشە و چاودێری تەندروستیەکە بزانێت بەرەو کوێ ئەڕوا وردە لە دوای ئەوەی کە تەندروستی باشتر بوو ئەو کاتە خۆی قسەمان بۆ کات و ئەوەی کە لەسەر تەندروستی هەیە دەیڵێت و ساڵی پار بوو لە ڕێگەی سلێمانی بۆ هەولێر تووشی ڕووداوی هات و چۆ بوو کاتێک کە ڕاگەاندکارەکانیانی قسەی لەگەڵ بکەن بە پێکەنینەوەی کاکەوازی لێبێنن شتەکەم لێ گەورەمەکەن ئێستش بە هەمان شێوەیە ئەڵێ 3 ڕۆژ باری تەندروستیم ناجێگیر بووە بەڵام سوپاس بۆخوا ئێستا گەڕاوەتەوە ماڵەوە و تەندروستی جێگیرە مستەفا ئەحمەد یەکێکە لەو هونەرمەندانەی کە ماوەی 50 ساڵە خزمەت بە بواری هونەری شانۆ و دراما و تەلەڤیزۆنەکات بە هیوان کە تەندروستی باش بێت تەندروست باشی بۆ ئەو سەرجەم هونەرمەندان و سەرجەم خەڵکی کوردستانە خوازی هیواداری تەندروستی مستەفا ئەحمەد وەساعلی هەردەم باش بێ و هیواداری تەندروستی تۆش باش بێ سپاس دەکەم هەر بژیت ڕەمەزان چیمان هەیە وەگەوەی کە تۆ باست کرد ئەم ڕەمەزانە پێشتریش باسمان کردو لەگەڵ بەهار و نەورۆز و ڕاپەڕین و هەمووی تێکەڵ بوو بەسەریەکە لەم ڕەمەزانەیە بازاڕەکان هەمووی بوژاونەتەوە ئەبینین هەر ڕۆژێک لە شارێک دوو بازار لە شارێک بازارێکە کرێتەوە جوانیشن یعنی کە لەپەلی جیاوازی هەموو شتەکان ئەوەی جێگەی دڵخۆشیە زۆربەی بەرهەمەکان کە لەناو بازاڕەکان نمایشەکرێت هەمووی بەرهەمی خۆماڵیە خانمان و کوڕکچە گەنجەکانمان بەدەست و پەنجەڕەنگینەکانی خۆیان بەرهەمەکانیان بەرهەمەهێنن اینجا ئەم شەو بازارێکی نوێ لە سلێمانی کراوەتەوە پامێرمان دیلان لەوەیە ئەمنە ڕۆمە لای دیلان بزانم ئێستا ئەو لەوێ چی هەیە چیمان بۆ گوازێتەوە سلااوت لەبێ دیلان پێم بڵێ ئێستا تۆ لەکوێی و چی هەیە بەڵێ چاوان من لە بازاری دانیاستیم کەم ئێوارەیە کراوەتەوە بازارێکە پێکاتووە لە بەشداری بەرهەمە ناوخۆییەکان کە تێیدا چەندین بەرهەمی ناوخۆیی و کاری دەستی گەنجانی تێدایە من ئەمێزانێری زیاتر لە میوانەکەم وەگرم خاتوو ساڤە ئەگە فەرموویتە ئێرەسە بەخەری ئەم بازارە سڵاوی لێ بێت بازاڕی جوانتان دروست کردووە ئەم بیرۆکەیە چۆن بوو چەند ساڵە بەم شێوازەیە بەخێر بن سەرچاو ئێمە کۆمپانیای برایت پاس و سنتەری بازرگانی دانیا هەستاین بەڕێخەری ئەم فیستیڤالە ئەم فیستیڤالە ساڵی دووەمە کە ئێمە بازاری ڕەمەزانەکەینەوە کە فیستیڤالەکە پڕە لە چالاکی جۆرا و جۆر و چەندین براندی کاری دەستی و شیرینی و قاوەخانەی تایە کە هەمویان لە ناو خۆیەوە هاتوون و بە باشمانزانی کە دەرفەتێکی باش بێت بۆ ئەمان بۆی هەم براندەکەی خۆیان بناسێن هەم ڕۆژوانانیش لە دوای کە ڕۆژەکانیان نشکێنن بێن و کاتێکی خۆش بەسەر ببن لە کاتژمێر چەند بۆ چەند بەردەوامە بێت ئێمە لە 18 مانگ واسە ئەمڕۆ یەکەم ڕۆژی فیستیڤالەکەمانە تاوەکو 27 مانگ لە کاتژمێر 7 ئێوارەوە لێرە بین شەوانکەی کۆتاییەت ئیتر تاوەکو 2 و 11 ئێمە لێرە بین لەگەڵیانە واتە پاشەویتیانە نانە گرنگی ئەم جۆرە فیستیڤاڵانە چێت تا چەندێک ئەمە هاوکارە بێت بۆ ئەوەی کە بەرهەمە ناوخۆیەکانی تیان نمایش بکرێ بێگومان وەکوتم ئێمە حەزمان کردووە دەرفەتێک بۆ ئەو کاری دەستیانە بڕاخسێنین ئەوانەی کە قاوەخانەیەکی بچووک شیرینی خانەیەکی بچووکیان هەیە حەزمان کردووە کارەکانی خۆیان بە خەڵک بناسێن ئەگەر لە شوێنەکانی خۆیانەوە نەیانتوانی بێت خەڵکێکی باش سەردانیان بکات لێرە شەوانە چەند شەوێک خەڵکی باش دەتوانێت سەردانیان بکات و براندەکەیان بناسێنن سپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەگەر هاوکارمینەکەم جۆزێتەوە لێرە چەندین براندی ناوخۆیی بوونی هەیە کە کۆشتیان بۆ دانراوە بە شێوازێکی جوان کە کەش و هەوایەکی ڕەمەزانی تێدایە کە لێرە ئەمان ئەیانەوێت وا بکەن دەرفەتی کار بۆ گەنجان بڕەخسێنن لێرە چەندین براندی لێیە کە منەمە بچمە لێرە کە جانکافەی لێیە کاگەسکەندە سڵاو لێ بە کاگەسکەندەر چۆنە ئەم جارش بەشداریتان کردو تۆ لە زۆرینەی شوێنەکان بەشداریەکەن
وڵای کاک دیلان بەڕاستیەکەی ئەم ئیشانەکە لە سلێمانیا کرێت ینی ئێمە دایمە وەکو خۆمان حەزەکەین بەشداریکەین وەکو ئەو قەڵەباڵخی و ئەجوایی کە دایمە سلێمانی بە زیندوی پیشان بین بەشدارە بین و هەم وەکو مارکتینێک بۆ ئێرە هەم وەکۆی کە بۆ نمونە چەند هەلێکی کار ئەڕەخسێ لێرەیە و دوایەوەش ڕەمەزانە و جەویکی خۆشی هەیە و جەویکی ڕەمەزانی هەیە ئێرە و هیوادارم ئەو کەسانی کێنە ئێرە ئەجوواکە ئێرەیان بەدڵ بێ و شوێنەکەیان بەدڵ بێت و بتوانین خزمەتیان کەین. قاوەی تازە بۆم ڕەمەزانە چیتان هەیە هیچ تازە هێنەوە؟ وەڵاهی قاوەی تازە شتمان هەیە بەڵام جارێکەوە کۆی کە بڵێ خسبێتمانە بازارۆ بەتەمان ئینشاڵڵا لە کاتێکی کەیە نەک بەس بۆ ڕەمەزان ئەوەی کە هەمانە حالیان ئێستا هەر شتەکانی خۆمانە و قاوەی قەزوان و بنێشتە تاڵ و بۆ ئیزافەش چای کەرەکیشمان داناوە هەروانەیە. ئێساڵەن قاوەی فستق و قاوەی جۆرە جۆر پێیا بوو ئایا ئەمە قاوە نەمانە؟ هەمویان لەبڕی بێ بەستیفاتی دروستکردنی قاوە دروستەکرێن یانی ناتوانین وەکو گەڵا پێیان بڵین چا وەکو گرتنەوە وەکو دروستکردنی بەستایلی قاوە دروستەکرێ بۆیە پێیان ئەڵێن قاوە و هەندێکیشیان هەیە ئەسڵەن کافاینیان تیانە ئێستا بۆ نە قاوەی قەزوانی کوردی کافاینی تیانە و فستقەکەی کە جەنابی شە باسێ کرد هەر کافاینی تیانە و تاڵیش نییە. باز بۆ بەڕێستان بەڵێ چاوان خۆ تۆ قاوە ناخۆی تۆڵی حساسیتم پێی هەیە بۆیە وتم بابجارە قاوەیەکیشی تیا بێ من لێرە چەند خاتونێکی لەیە کە ئەمان ئەگە فەرمی تێرە کاری دەستیان کردووە ئەم کارانی ئێوە لە چی پێک هاتووە و چۆنم بەرهەمانە دروستەکەن؟ ئەمانە هەمووی ئیشی دەستی خۆمانن و لە هەوڵمانیاوە کە قماشی جامانە و هەوری و سرکەی بەکاربێنین و لەگەڵ شاڵ بۆ ئەوەی کە ینی ڕەمزێکی کوردەواری پێوە دیار بێت و هەموو ئیشەکانی خۆمانە بۆ جلی مۆدە و بۆ جلی کوردی شەمانە. بۆچی بە دیاریکراوی جامانە و هەوری؟ لەبەرەوەی ینی شتێکی کوردەواری بێت ینی ئەمانێ مۆرکێکی کوردەواری پێوە دیار بێت کە ینی کە کردیانە ملیان بڵێ. ئەم ساڵ مۆدی شێت چی تازەی تەیە؟ وەڵایی ئەم بابەتانەمان ینی زۆر تازەیە شتێکی تازەیە کە هەمانە و ینی دروستمان کردووە تا ئێستا ینی لە شوێنی کە ئەلم بابەتانە نەبووە. چیمە ناوی چییە؟ وەڵایی ناوی چییە ملوانکەیە و بۆ ملە و بەڵام قماشەکەی شاڵە هەتۆکەتانەیە؟ هەتۆکەمان نییە جارە نیمان دەستەکانە خۆشە زۆر سواز و بەڕێزێ بەڵێ ئەوەی کە ئەیبینن ئەمە بازاڕی دانیاستێ لە شاری سلێمانی کە تیایدا چەندین براندی ناوخۆیی بەشداریان تێدا کردووە کەمە وەکو بابەتێکە بۆ ئەوەی کە گەنجان بتوانن برادەکانی خۆیانی تیادا بناسێن و بازارێک بۆ خۆیان پەیدا بکەن و هاوکات کاتێکیش بۆ هاوڵاتیان دروست بکرێت کە تاوەکو دوای بەربان بێن و بەشداری تا بکەن. وەڵێ گەڕێمەوە لای تۆ چاوان؟ دەست خۆش دیلان زۆر سپاس بەڵام حەقی ئەوەت لە یەکەمەوە لە داخی من ڕۆشتوی قاوە وەرەگری لەبەرەوەی من حساسێتم و پێی تێکەچم ئەوەت بەسەرەوە ناچێ خۆ بیرۆکان هێری منە بێ قبوڵی کەمانە هەلێسەوە هەموو بیرۆکەکانە ڕەفزە بازار بۆ بازار ڕەمەزانە خۆشە. چاوان ئێستا زۆربەی پرۆژە نیشتەجێبووەکان یعنی ئەوەی سیتەکان بازاری جۆرا و جۆرسە بۆ نمونە ئەوەی کە دیلانی لێبوو دانیاستی سنێمانی بوو خۆشە ینی هەم خەڵکی پرۆژەکە ئەم خەڵکی دەرەوەش سەردانێکەکە لە هەولێری چەند شوێنێک ئەم بازاڕیان کردوێتەوە ئێستا بە نمونە لە فلۆریاستی بازارێکی هاوشێوە کراوەتەوە پامنێرمان عەبدولعەزیز ئەم شەو چووە بۆ ئەوێ بزانم لەوێ چی جیاوازەیە. عەبدولعەزیز سڵاو لێبێ ئەم بازاڕەی فلۆریا چی تایە چیە گوزەرێ لەوێ؟ بەڵێ توانە سڵاوتان لێبێت لە مانگی ڕەمەزاندا وا باوە لە دوای نوێژی ئیشا و کردنەوەی فتار لەلایەن هاوڵاتیانەوە ڕوو دەکەن ئەو شوێنانەی کەوا ڤیستیڤاڵ و چالاکی زۆرا و زۆری لێ منەم شەو هاتوومەتە شەوکۆی فلۆریاستی کە لێرە خێمەیەکی 2000 مەتری هەڵدراوە و کۆمەڵە کۆشکی تێدا و هەر کەس و با بڵێنی هەر شەریکێک و کۆمپانیایەک براندی خۆی داناوە هەر کۆشکێکیش دەستڕەنگی خۆی دەنوێنێت لێرە ئافرەتێک هەیە من دەمێت قسەی لەگە بکەم تاراخان سڵاو لێبێت چۆن بوو بڕیاردا لێرە کۆشکێک دابنێت بۆ مانگە و
بەڵێ سەرەتا من بۆ خۆم هەر بۆ ئەکاونتی خۆم خواردنی شت شیرنی خوشمان دروستە کرد و بۆ فێرکاری بۆ خەڵک ئیتر ئەوە بوو حەزمان کرد بۆ مانگی ڕەمەزان خزمەتی خەڵک بکەم ئەو بیرۆکەیەش کە لە نزیک ماڵی خۆمەوە بوو پێم خۆش بوو پەرە بەکارەکەمان دەین و خزمەتی خەڵکی کوردستان بکەین ئەوە بوو مەسەلەکەی تر ڕاستی حەزمان کرد شتەکانیشمان هەموو فرێشە ڕۆژانە لە ماڵەوە دروستیەکەین و هێنینە ئێرە و خەڵکیش زۆر ڕای لێە بەڕاستی یعنی شیرینەکانتان بەرهەمی دەستی خۆتان بەڵێ دەستی خۆمانە و هیچێکی با بڵێنی دەرەوەی تێدانێ خۆمان ڕۆژانە دروستیەکەین بە فرێشی و هێنینە ئێرە ئەوەی ماشەوە فڕێە دەین کارە خەمپلان دوایە لە دوای مانگی ڕەمەزان دوکانێکی شیرینەمەنی دابنیان بۆکو بەس بە خۆشیێکی خۆ دادناوەێرە وەڵا بۆ خۆشیێک داماننا و ئەگەر بەڕاستی ئەگەر بگونجێ و دوکانێکی باش بۆمان بڕەخسێ بۆ نائرێ وەڵا پێما خۆشە بەڵێ دەست خۆش بێت تاراخان ئەوەی جێتان لێ بوو قسەی تاراخان هەمڕاگەیەندکارە و هەمیش ئافرەتێکی چالاکە لە بواری سۆسیال میدیا و بابەتی هونەری کار دەکاتن لێرە کۆشکی جیا هەیە یەکێک لەو کۆشکانە جلوبەرجی کوردی و جلوبەرجی ئافرەتانی نمایش کردووە لێرە چەند کۆشکێکی تر هەیە من دەمەوێت قسە لەگەڵەوانیش بکەم توانە لێرە کۆشکێک تایبەت بە میدیا دانراوە من دەمەوێت قسە لەگەڵ خاوەنی کۆشکەکە بکەم بزانم چۆن بوو فکری ئەوەی هەبوو بۆچی و بڕیارەیدا وەسڵاوت لێبێت چۆن بوو بڕیاری ئەوەتاندا میدیا لە شەوکۆی فلۆریان نمایش بکەن زەنابشتی سەرتا بەخرانی کەناڵەکەتان دەکەم ئێمە وەکو میخواردنگەی میدیاتی میر بەشداریمان کرد لە شەوکۆی فلۆریاستی کە شەوانە چەندین فستیڤالی پێشکەش دەکات دەتوان بێن سەردانمانکەنەوە و زیان تاقیکەنەوە جەوەکی خۆشە بەخێر بن سەر چاوان زۆر سپاس دەستان خۆش بێت بەڵێ تواناوەی گوێت لێ بوو ئەوە یەکێک لە خواردنگەکانە کەوا میدیای نمایش کردووە لێرە جگە لەو کۆشکانەی کە هەیە لە کاتژمێر 9 بە دواوە چالاکی دەست پێ دەکاتەوە دیارە ئەمڕۆ کەمێک چالاکیەکە دواکەوتووە چالاکی دەست پێ دەکات چالاکی جۆرا و جۆریان هەیە و بڕیاریشە لە ڕۆژانی ئایندەدا گۆرانی بێژ سەردانی ئەم فستیڤاڵە بکاتن من دەگەڕێمەوە لای ئێوە سپاس عەبدولعەزیز سپاس بۆ زانیاریەکانت وەڵی ئەو جەوێ ئەویش خۆش بوو مەڕاستیتوان نەبیری لەم بازاڕە خۆشانە خواردنی تایە شتی جیاوازی تایە خەڵکی زۆری لێە توانە منەوەی فلۆریا ئاگام لێە کۆمەڵە گەنج چەند شەوانە چالاکیان هەیە تابلۆی زۆر تایبەت شەوانە نمایشەکەن زۆر حەزم لێ بەشم شوێک فریاکە پێشنیاز دەکەین بۆ بازاڕە جۆرانە کە شەوان پامێرەکانی ئێمە لەوێن و لەناو بازاڕن و لەو شوێنە خۆشانن ئێوەش تاوەکو ئەم چەند ڕۆژی کە ڕەمەزان ماوە سەردان بکەن بەڕاستی خۆشە ینی کاتێکی خۆش بەسەر برن لەو شوێنانە چیمان ماوەچان چانە پێشتر هەمان بیست مرۆڤ تاتۆیە کرد بەڵام ئێستا کیسەڵ تاتۆی بۆکەن کۆمەڵێکی ساڵی بچکۆلانەی وردورد تاتۆیان بۆ کراوە جسمیان بەڕەنگ نەخشێنراوە ئەمە جێگەی سەرنجە پێشتر هەبووە بەڵام کەمتر ئەمساڵ بە زۆری هەیە لە هەولێر یەکێک لە خاوەنی دوکانی فرۆشتنی باڵندەکان قسەی بۆ ئێمە کردووە ئەڵێت ئەم کیسەڵانە لە ئێرانەوە هاورداکەن و ڕەنگ و ڕەنگیانەکەن ئەم کیسەڵانە زۆر لە لای ئافرەت و مناڵان بەنرخن و ئەوان زۆر ئیحتیمامی پێیان و ئەیکڕن پیاوانیش ئەیکڕن بەڵام کەمتر ڕەنگەوانی شەر بۆ ژنەکانیان و بۆ مناڵەکان بیکڕن چونکە شتی زۆر ورد و بچکۆلانە و سەرنج ڕاکێشن ئەو باسیەوە کات کە ئەم کیسەڵانە نرخیشیان لە لای ئەم زۆر گونجاوە کیسەڵ یەک دانی بە 5 دوانی بە 9000 منێکێکم لە کڕارەکانت هەر بەم زوانە هاتم وڵاتی سەڵم کڕی و باز لەوە کات مانەوەی ڕەنگەکان لەسەر کیسەڵەکان کاتێکی زۆر ئەمێنێتەوە بەڵام ئەگەر زۆرتر لەناو ئاوەکە بمێنەوە ئەگەری هەیە کە زووتر لەوانێک کە کەمتر لە ئاوا ئەمێنەوە ڕەنگەکان لەسەر لا بچێت و نەمێنێت و لە ڕووی تەندروستیشەوە ئەڵێ ئەم کیسەڵانە خۆیان تەندروستن هیچ کێشەیەک بۆ ئەو کەسانە دروست ناکات کە بەخێویانەکەن و هەتا ئێستاش هیچ کەسێک نەبووە بەهۆی ئەم کیسەڵانەوە تووشی نەخۆشیەک بوو بێت یان شتێکی بۆ گوازرا بێتەوە لەو جۆرانە ئەم کیسەڵانەش گەورە ئەبن بەڵام بەپێی کات و گەورەبوونەکەیان زۆرە خایەنێت یعنی هەتا حەجمەکەیان تۆزە گۆڕانکاری بەسەرەیەت کاتێکی زۆری پێویستە توانە بەنیاز نیت کیسەڵ بکڕی گەورەبوونەکەش یان گۆڕۆشتەکەیان وایە جوانە وەڵا شتێکی جیازە من هەر مرۆڤم بینی بوو تاتۆ بکە هەتا کاتێککە کیسەڵەکانم ماشەڵام پشتیان کردووە بە تاتۆ چاوان وابزانم وردە نزیکە بینەوە لە کۆتایی پرۆگرامەکە یەک بابەت هەیە حەزەکەمەوە شەرحکەم بەڕاستی ئەوەش یعنی جێگەی گومانی دروست کردووە لە کەلار لە ماوەی 2 هەفتەدا 11 بار هەڵگرتان کرد سوتاون
یعنی نازانم هەم بەرگری شارستانی گومانی هەیە لەمە ژمارەکە زۆرە لە ماوەی 2 هەفتە 11 تانکەر و بارهەڵگر سوتابن. تەنها ئەمڕۆ 2 دانە سوتاوە تانکر لە ماوەی 24 کاتژمێری ڕابردووشا 3 دانە تانکەر و بارهەڵگر سوتاوە. جا یەکێک لەوانەی کە ئەمڕۆ بارهەڵگرەکەی سوتا بوو قسەی بۆ 964 کردوتی گروپمانەیەک هەموو شۆفێرەکانی تێدایە لە گروپەکەەوە سیرم کردووە وتوانە بارهەڵگرێک ئاگری گرتووە چوم تەماشای و بارهەڵگرە بکەم سیرەکەم دوای نیم سەعات سیرەکەم بارهەڵگرەکەی خۆشم سوتاوە ئەوە بوو بە 2 دانە. یعنی وای لێ هاتووە وتەبێژی بەرگری شارستانی قسەی بۆ 964 کردووە لە کەلار لە گرمیان دەڵێت وەڵی ڕێژەکە ئەوەنە زۆر بووە ئێستا گومانمان هەیە کە ئەم سوتانانەی تانکەر و بارهەڵگرەکان بەدەستی ئەنقەز بێ هەرچەندە ئاسایش و پۆلیس و لایەنی ئەمنیش ئاگادار کراونەتەوە بۆی بە دوواداچوون بکەین بزانین ئەمە حاڵەتێکی تەبیعیە کە ئەم بارهەڵگرانە بەم ماوە کورتە یعنی یەک ئەم تانکەرانە دەسووتێن و گردەگرن و زەرر و زیانێکی مادی زۆرەکەن یان ئەوەیە کە دەستێکی لە پشتە کەسێکە لەسێ بەم کارە لە هەرکوێ تانکەر ببینێ بارهەڵگر ببینێ ئاگری پێوەنێت دوو دەستێت. خۆشبەختانە خۆشەکە لەوەدایە کە زیانی گیانی تاوەکو ئێستا نەبووە ئەوەی هەیە کە زیانی مادی ئیشەڵڵا بۆیان قەرەبوو دەکاتەوە و یەکلاش بکرێتەوە لەوەی کە ئایا سووتانی ئەم هەموو بارهەڵگر و تانکەرە بەدەستیان قەسە یان ئەوەیە کە قەزا و قەدەرە و دەسووتێت. ئێمە هەموو بەرگە و بابەتەکانی ئەم شەومان پێشکەشکردن سبەی شەو دێنەوە خزمەتان لە نوان ڕادیۆ بە کۆمەڵی بەرگە و بابەتی جیاوازتر لەگەڵ چاوان تا سبەی شەو بینە میانی ماڵەکانتان تەندروستێکی باش بۆ هەمووتان داواکارم هەر شاد.